لە یادی لەدایکبوونی پێغەمبەردا درودی خوای لەسەر بێت مامۆستایانی ئاینی کوردستان نیگەرانن لەو بێڕێزیانەی کە فەڕەنسا بەرامبەر موسڵمانان ئەنجامی دەدات داوا لە موسڵمانانیش دەکەن لەم یادەدا پشتگیری خۆیان بۆ پێغەمبەرەکەیان دەرببڕن و لە تۆڕە کۆمەڵاتیەکانیش بە هاشتاگ و چالاکی جیاواز بەگشت بێڕێزیەکاندا بچنەوە مامۆستایانی ئاینی دەشڵێن پێویستە لە وتاری هەینیدا مامۆستایان مینبەرەکانیان بکەنە سەکۆی هاندانی موسڵمانان بۆ پشتیوانیکردنی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت پێویستە لەسەر هەموو موسڵمانێک هەڵوێستی هەبێ لەسەر ئەم سوکایەتی و ئەم کاریکاتێرەی کە بەرامبەر بە پێغەمبەری خوا کرێ صلی الله علیه وسلم جارێ هەمومان ئەبێ پێی نیگەران بین هەمومان ئەبێ پێی ناڕەحەت بین سەیرم دێ خەڵکانێک هەبن موسڵمان بن خۆیان بە موسڵمان بزانن بەم بابەتە بێتاقەت نەبن و دەنگیان لێوە و خۆیان بە خاوەنی قەزیەکە نەزانن بۆیە ئەمە جارێک لە ڕووی دەرونیەوە ئەبێ هەمومان ئەم کارەمان لەسەر دڵقورس بێ و پێمان ناڕەحەت بێ دواتر بێ هەنگاوی کردداری بنین بۆ وەڵامدانەوەی ئەم سوکایەتی و ئەم کاروکاتێرە بەوەی کە دەنگی ناڕەزاییمان دەربڕین و ئەوانەی قەڵەم بەدەستن ئەوانەی کە توانای ماڵیان هەیە دیفاع لە دینەکەی پێغەمبەری خوا بکەن صلی الله علیه وسلم ئەوانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە تۆڕە کۆمەڵاتیەکان بەکارێن هاشتاگ بکەن بەشداری بکەن لە ئیدانەکردنی ئەو جۆرە کارانەیە بەپێی زانیاریەکان سبەی لە زۆرینەی مزگەوتەکانی هەرێمی کوردستان مامۆستایانی ئاینی وتارەکانیان تایبەت دەکەن بە هاندانی موسڵمانان بۆ پشتگیری و پشتیوانی سەروەری مرۆڤایەتی جەختیش دەکەنەوە دەربڕینی خۆشەویستی و پشتیوانیکردنی ئاینی ئیسلام و هەروەها پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ئەرکی سەرشانی هەموو موسڵمانانە ئێمە هەر کەسە و بەو شێوازەی کە بۆی ئەکرێ بەڕاستی دیفاع لە پێغەمبەر بکەین صلی الله علیه وسلم و ئەگەر هیچمان پێ نەکرێ هەر کەسە و لە لای خۆمانەوە لە ئەو شتانەی کە هەمانە لە فەیسبووکە ئەگەر بە دروشمێکیش بێ سڵاواتدانێک بێ لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئێمە دیفاعی خۆمان لە پێغەمبەرەکەمان لە پێشەوەکەمان بکەین صلی الله علیه وسلم ئەمە بەڕاستی لای کەمی ئیمانمانە ئەجینا ئەبێ ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو بۆ خۆی ئەفەرمێ بەڕاستی ئەبێ ئێمە پێغەمبەری خۆمان لە خۆمان خۆشتر بوێ لە نەفسی خۆمان خۆشتر بوێ چجای ئەوەی کە لە کاتێکدا سوکایەتی بە پێغەمبەرەکرێ عەلەیهی سەڵات وەسەلام من و تۆی موسڵمان بەڕاستی نابێ لە ماڵەکەی خۆماندا لە شوێنەکەی خۆمانە بێ دەنگ بین بەڵکو ئەبێ لای کەمی ئەوە بێ کە ئێمە دەنگ بەرزکەینەوە و دیفاع بکەین لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دژایەتیەکانی سەرۆکی فەڕەنسا بۆ ئاینی ئیسلام و پێغەمبەر درودی خوای لەسەر بێت نیگەرانی لای سەرجە موسڵمانان لێکەوتۆتەوە و داوا دەکرێت سەرۆکی فەڕەنسا داوای لێبوردن بکات و کۆتایی بهێنێت بەم سوکایەتیانەی بە سەروەری مرۆڤایەتی دەکرێت ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی